بەرز و پیرۆز بێ ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستان، بەرز و پیرۆز بێ ڕۆحی پاچی ئەو شەهیدانەی کە لە پێناوی بەرزکردنەوەی ئاڵای کوردستاندا گیانیان بەخشێ، بەرز و پیرۆز بێ یادی ئەو قارەمانانەی کە ئارەقە و خوێنیان ڕچ لەو پێناوەداوە لە ڕێبازی سەروەریدا. هەر شەکاوە بێ ئاڵای کوردستان بەرز و پیرۆز بێ، درود بۆ گیانی شەهیدەکانمان کە لە پێناو ئاڵایە چەندین ساڵە خەباتەکەن، داواکارین لە حکوومەتی هەرێم کە ئەو خەڵکانە هادی بکاتەوە کە ئێستا باوەڕیان بە ئاڵا نەماوە بەداخەوە بەهۆی نەبوونی موچە و قەیرانەکان، بۆیە دەبێت حکوومەتی هەرێم بە زووترین کات ئەم سێ قەومتمانێ بگەڕێنەوە ناو هەواڵان و گەلی کورد بەگشتی.